کاکە بەڕوخسەتت ئەوە دوو جاریدی ئەو درۆیان کردی سبێنێکە دەست پێ دەکەنەوە پێرە دنیاوە کردیا ئێستاکە ئللا حەلیمە ئەوەیە ئەو قایت فرقە بە شوڕتەکانەوە لا بکرێتەوە سەیتەرە تەسمیری جێژ بکرێتەوە چیری پارە لەو خەڵکە وەرنەگری ئەگەر ناچێشەکەی گەورەتر دەکەین چێشەکەمان ئەوەیە لەسە مەسەلەی چیمەنتۆی لەسە شیشەی لەسە تەماتە لەسە گومرگەکان سەیتەرەکان فرۆشرای نەیەکدری پارەی لە خەرک وەردەگرن ئەو خەرکەش بەری حینجیوان ناگری بەسە هیچ شتێک داخل نابی وەرە شەوان سعات 12 شەوێ ئەو هەموو ترێلە و لۆریە بە سیوەرەقە و چلوەرەقە ئاوا دەبی بەڵام کابرایەک 2 کیلۆ تەماتەی پێەیە فڕی دەدا بریشکەش پێ فڕی دەدا چار هێلکەی پێ فڕی دەدا خواردنەک داخل نابیتن ئەو گۆڕین ئەمە داواکاریەکەمان گۆڕینی وانەیە نەک ئەوەمان لۆ بکەن گۆڕینی وانەیە لەبەرەوەی شەرممان لەگەر یەکدری نمایە ئەگەر ئەو هاش بستە دوێ سوێنەکە مچینە خۆشحالانە گەورەتر دەبێت دەبتە شەڕی ژێش و مەخموری لە ناو مەخموریش ڕوو دەدا ئەوانە دەبی داڵیشێکی مەخموری دروست باسی کێشەکە بکەیت چەند ڕۆژە ڕێگە نادەنی خواردنێک زیاتر لە 8 ڕۆژە زیاتر لە 8 ڕۆژە قوتی خەڵکی مەخموریان بڕیە 8 ڕۆژ ئەو سەیتەرەی جێشی عێراقی 12 لز نهاتیە 12 لز نهاتیە 12 لز نهاتیە تەلەفۆنەوە قایمی دەکەم دەرێ هیچم پێ ناکرێ تەلەفۆنەوە بدی شورتەی دەکەم وعدمان دەداتێ لە پاشان دەرێ هیچمانۆ نەکرێ تەلەفۆنەوە قایدی دەکەم قاید جوابمان دەداتەوە دەرێ سبەینێ دوای تەلەفۆنمانە سەر ناگرێ مەخمور مارە بە خۆرێ دەژی مەخمور مارە بە خۆرێ دەژی یعنی تعریبە تعریب تاکەی بە جواب نایەن تاکەی دەسەڵاتی کورد بە جواب نایە تاکەی جەنابی مەسعود بارزانی کەنی بە جواب نایە لە بازگەی مووسڵی شۆ ناهێنن لە بازگەی مووسڵی شۆ نایە مەوزوعەکەیمە مووزوعی ئیهانەکردنی خەڵکە مەوزوعی ئیهانەکردنی ئەو جەمەدانیە مەوزوعی کوردە کورد مەوزوعە بەس کوردی بەعسیەکان بە تۆ بوو تەیاری داعش بە ترساندن و تۆقاندن ئەوانەش بە قوتی بڕینی خەڵک هەمومان یەک دەنجین دەنجی من دەگەر ئەو خەڵکەی خۆ زیاتر نییە یەک دقە دەنجی ما خۆ زیاتر نییە لە دەنجی ئەو سێ کەسەی کە لە گوندی خدرسیزە شەهید کران دەنجی ئەو خەڵکەیە پێویستمان بەوەیە هاوکارمان بن هەرە هەمویان دەنجی شەیدەکانی هەم مەخمورە ئەو شەیدەکانی مەخمور داوا لە حکوومەتی عێراق و هەرێم دەکەین گۆڕینی کامل دەسەڵاتی مەخموری بکە شەرم لە بینی حکوومەت و ئەوەی نمایە بە حەقەت پێ برێ یەک دقە معاملاتك خەرک دەرێ 20 ڕۆژە لە مەحکەمەی حاکم بەڕێ نەکردیا بوونی قایمقامی لەناو مەخموری خەرک شتی دزی لێ دەکا لۆ کاکەگە چ لە دەستدا نییە برێ هیچم بەدەست نییە ئەگەر هیچت بەدەستە لۆ بێدەنجی ئەلێرکوانەش ئەو جێشەی هاتیە لە هەموو شریکن بنخێمە دەفتەری خۆت بدزە و بڕۆ تەواو خەرک منداری ئەوەندە دەزانیتن جێ لێمە ئەمەش دەمانەوێت لێیان بکەینە هەرا هۆریا چونکە حیوانات شۆ سواری یەک دەبێت لێ بکەیە هەرا زوان ناتان ڕەحەت بی جێ لێمە